بۆ ڕۆژی دێم تیمەکانی بەرگری شارستانی و تیمی ژێر ئاو و هێزە ئەمنیەکان بەردەوام بوون لە گەڕان بە دوای دانەر نەبەزی تەمەندەمانگ کە لە لافاوەکەی هەولێردا بێسەر و شوێن بوو. چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە ڕێگەی ئامێرێکی تایبەتەوە کە لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە هێنراوە نمونەی خوێنی دایکی و برایەکی دانەر وەرگیراوە و هەوڵی دیاریکردنی شوێنی ئەو منداڵە دراوە. ئاماژەکان بۆ ئەوەن کە تەرمەکە لە بەنداوی عەوێنەی سەربەناحەی شەمامک بێت کە نزیک بە 30 کیلۆمەتر لە شوێنی لافاوەکەوە دوورە. هاوکات گەڕان بە دوای تەرمی گەنجە شوانەکەدا بەردەوامە کە لە هەمان ڕووداودا بێسەر و شوێن بووە. سەرکەوت کاڕەش وتەبێژی بەرگری شارستانی هەولێر دەڵێت دوای نزیک بە 4 کاتژمێر لە گەڕان لە ڕۆژی دێمدا نەمانتوانی هیچ جێک لەم دوو بێسەر و شوێنە بدۆزینەوە. ئەمڕۆ هاتینە بەنداوی عەوێنە لە گوندی عەوێنە لە بەیانیەوە لە کاتژمێر 9:30 تیمەکانی ژێر ئاومان هەمووی لە دوو بەش پێک هاتبوون بەشی قەزای خەبات و بە هەمان شێوە بنکەی قەندیل لێرە ئامادە بوون تا چەند خولەچێک پێش ئێستا مەسحی تەواوی بەنداوەکەمان کرد بەداخەوە نەمانتوانی هیچ سەرەداوێکی ئەو دوو بێسەر و شوێنە بدۆزینەوە. دوای تەواوبوونی ئەم کارەساتە و گەیشتن ئەنجامێکی ئەم بێسەر و شوێنانە دەبێت بەرنامە و پرۆگرام دابڕێژرێتەوە خۆمان ئامادە بکەین بۆ هەر کارەساتێک لە هەموو وڵاتان لە هەموو جیهان. دەستگاکانی بەرگری شارستانی و حکوومەت و لایەنە خزمەتگوزاریەکان بە 3 ئاراستە کار دەکەن: پلانی پێش کارەسات، کاتی کارەسات، دوای کارەسات. ئیدی دەبێت ئەمە قۆناغانە زیاتر تەفعیل بکەین. لای خۆشیەوە باوکی دانەری ون بوو بە دڵێکی غەمگینەوە دەڵێت هەر هەواڵێکی بۆ ئێمە هەبێت دڵمان پێی خۆشە. داواش دەکات هیچ کەس و لایەنێک پێش ڕووداوەکان نەکەوێت و لە سۆشیال میدیا هەواڵی ناڕاست دەربارەی جگەرگۆشەکەیان بڵاو نەکرێتەوە. ئەمە هەر شتە خۆشکەر لە بۆمە هەبێمە دەستخۆشی لە هەموو لایەکی دەکەین، بەڵام حەزمان لێیە ینی پێش عادەسەکان نەکەون. بەڕاستی هەندێک شتێ ئیشی بەرگری شارستانیان ئیشی حکوومەتە ئەوانە پێش عادەسەکان نەکەون. بەڕاستی ئەوانە ئیشی خۆیان دەکەن بە زیادەوەش کردیتیان کەناڵەکانیش نابی یان لە شارمیدیاکان زیاتر دەست پێشخەر بن لە ئیشەکانی لە بەرگری شارستانی ئەوانە زیاتر ئیشەکان لە دەستەوانە. لەگەڵ گەڕان بە دوای دانەردا کە سوکاری ئومێد شوانە بێسەر و شوێنەکە ئامادە بوون بە هیوای دۆزینەوەی تەرمەکانیان. لە کۆتاییدا بەرگری شارستانی دەرگای بەنداوی عەوێنەی بەکراوەیی جێهێشت تاکو ئاوی سەدەکە بەتاڵ ببێتەوە و پرۆسەی گەڕانەکە لە ڕۆژی 11هەمدا ئاسانتر بێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی عەوێنەی سەربەناحەی شەمامک.